دەمەوێت بیرتان بهێنمەوە لە هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان باژێرە گەورەکان ئامەد مردین وان هەدەپە کاندیدەکانی سەرکەوتنی بەدەستێنا، یعنی تا ڕادەیەکی زۆر ئێستاش پێشبینی ئەوە دەکرێتکە لە هەڵبژاردننی 2023 1 ملیۆن دەنگی هەدەپە کەمی کرد، بەڵام ئێستاش چاوەڕێ دەکرێت دەمپارتی کاندیدەکانی سەرکەوتن بەدەست بهێنم. دێینەوە سەر ئستەمبۆڵ کە بەڕاستی کاریگەری زۆری هەیە لەسەر ئەو هەڵبژاردنە، چونکە ئستەمبۆڵ گەورەترە لە 120 وڵاتی جیهان کە ئێستا دەوڵەتن. ئستەمبۆڵ بەتەنیا ینی ڕێژەی دانیشتوانی ڕێژەی دەنگدەرانی کە 16 ملیۆن دەنگدەرە و قسە لەسەر ئەکرەم ئیمام ئۆغڵو و ڕەجەب تەیب ئەردوغان دەکرێت. موراد کۆڕوو زۆر ئەوەی باز ناکرێت، دەڵێن بەشداریکردنی ئەو شکلیە هەر کەسێک کە دەنگ بە موراد بدات دەنگ بە ڕەجەب تەیب ئەردوغان دەدات. سەبارەت بە چارەنووسی ئەو هەڵبژاردنە و سوودی بۆ ئابووری تورکیا و داهاتووی تورکیا، ئێستا نووسەر و سیاسەت بەدار ئۆڕاڵ چاڵشلار لەگەڵما بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ئستەمبۆڵی کوردستان 24. بەڕێز چاڵشلار بەخێر بیت بۆ کوردستان 24. من دەمەوێت بپرسم ئەمڕۆ دەنگی ئاکپارتیەکان زێدە بەرز بوو، دەیانگوت تاکە ڕکابەری ئەردوغان هەر خودی ئەردوغانە. قسەی تۆ چییە لەسەر ئەم بۆچوونە؟ Geçmiş seçimler için mi söylüyorsunuz? لە هەڵبژاردننی پێشتر مەبەستانەیە یاخود هەڵبژاردننی ئێستا دەزانن ئەردۆغان دەنگەکانی دەچووە سەر 51 لە سەد، چونکە سیستەمی سەرۆکایەتی هاتۆتە پێشەوە لە تورکیا پێویستە 51 لە سەد دەنگ بێنێ. دەزانن لەگەڵ جەهەپە جیاوازیەکانە بۆ کەمال کلژداروغلۆ 48 لە سەدای هێنا و ئەردۆغان لە 50 تێپەڕی. ئەمە دوو قوتبن، هەردووکیان بەیەکەوە جەبهەیان هەیە و هەروەها کار دەکەن بۆی لە سەدا 51 دەنگی بن. بەڵام ئەم هەڵبژاردنە جیاوازە، ئەمە یەکەمیان دووەمیشیان پێویستە بە 51 لە سەدای دەنگدانەکە نییە بۆ ئەوەی ئەم هەموو شتە سەرنج بدەین. سەبارەت بە گۆڕانکاریەکان زۆر کەس پێی وایە ئەم هەڵبژاردننی شارەوانیەکان لە تورکیا گۆڕانکاریەکی ئەو تۆ دروست ناکە. ئەگەر ئاکپارتی سەرکەوێ دەگوترێت ئازادیەکان کەم دەبنەوە، بەڵام ئەگەر جەهەپە سەرکەوێ بە تایبەت بڵێن لە ئستەمبۆڵ ئەوە ئەگەری ئەوە هەیە تۆزێک ئازادی هەبێ، بەڵام دۆخی ئابووری هەر بە خراپی دەبینێتەوە. ڕای تۆ چییە؟ Yani ekonominin ne kalacağını bilemiyoruz çünkü ئابووری چی لێدێ نازانین، چونکە ئابووری هەندێک کات خەڵەتی زۆر گەورەی تێدا کراوە، سوودەکان هێنراوەتە خوارەوە، دەزانن کە بازارەکان تێکچوون، هەڵاوسان دروست بووە، پێشنیاز و پێشنیاری خراپ بۆ بواری ئابووری کراوە. ڕەنگە لە ئابووری شتێک ڕوو بدا، بەڵام نازام چۆن دەبێت. بەڵام دووەمیان ئەگەر لەم هەڵبژاردنەوە پۆزیسیۆن نەتیجەی زۆر باشی هەبێەوە سۆپرایز بێ، ڕەنگە ڕۆژئاوا بۆ چوونی دەربارەی تورکیا بگۆڕێت، چونکە ئەمان تورکیا وەکو وڵاتێکی دوور بەڵام قبوڵی دەکەن. هەندێک داواکاریان هەبوو، ئەم داواکاریانە ئەگەر جێبەجێ بکرن تورکیا بووە بە وڵاتێکی جیران بۆ ئەوان، ئەگەر ئۆپۆزیسیۆن دەرچێ ئەمە باشە بۆ ئابووریش. سیاسەتێکی هەڵە سەبارەت بە ئابووری تورکیا پەیڕەو کراوە بە بۆچوونی بەڕێز چاڵشلار، یعنی کام پارت بەرنامەی کام پارت گونجاوترە تاوەکو دۆخی ئابووری تورکیا و بە شێوەیەکی گشتی لە ڕووی سیاسیەوەش باشتر بکات. ئێستا کامە پارت چی دەکا پێویستە تەماشا بکەن، چه پرۆگرامێک و پرۆپاگەندەیەکیان هەیە، تەماشای پارتە بکەین چۆنە، دوایی دەم پارتی هەیە و هەروەها مەهەپەشێ، ئەمانە 10 لە 100یان دەرباز کردووە. ئەگەر باسی ئاکەپە بکەین، من
بۆ ئەمە جیاوازیەکی زۆر نابینم. یەک شت جیاوازی هەیە لە ئەو لای ئەوروپاوە. تورکیا لەگەڵ ئەوروپا جیاوازەکەی چۆنە لە ئازادی دموکراسی ئابووری. ئۆپۆزیسیۆن لەم خاڵانەدا بەهێزترە، بۆیە ئۆپۆزیسیۆن ئەگەر بێ ئابووریەکەمان باشتر دەبێەوە هەروەها دەچینە نێو ئابووری جیهانەوە، ئەمە باشترە. دەتوانم ئەوە بڵێم. پێدوانیە بە چارەسەرکردنی کێشەی کورد کۆتایی هێنان بە شەڕ و کوشتار دەست پێکردنی پرۆسەی ئاشتی ئەمە وا بکات هەم تورکیا بەهێزتر بێت هەم کێشەی ئابووریش باش ینی کەمتر ببێتەوە. Siz tabii çok güzel bir pembe dünya çizdiniz. Öyle bir ئێوە شتێکی زۆر جوانتان بۆ دنیا کردووە وەکو کوردەکان. من ئێستا پەشیمان بوومەتەوە لەوەی کە بڵێم کێشەی کورد هەیە. دەبێەوە بڵین نابێ بەرامبەر بە کوردەکان سیلاح ڕابکێشرێ. هەنگاوێکی گەورەوەیە کە کوردەکان بێنە سەرمێزی گفتوگۆ هەروەها گفتوگۆ بکرێ. شیدەت و چەک و وەسایلی خراپ بەکارنەهێنرێ لە بەرامبەر کوردەکان. ئەو هەدەفەی کە ئێمە هەمانە و ئارمانجانە لە ڕاستیدا ئەمەیە. ئەوانەی ئێوە گوتتان باستان کرد خەیاڵەکان، ئەو خەیاڵانەی کە زۆر گەورن بەداخۆ دەیڵێم ئەمڕۆ دەبێ ڕاستەقینە بین. دەزانن کە شەڕ هەیە لە دنیادا، لە غەزا خەڵک بۆمبەی بەسەردا دەبارێنرێەوە، هەروە سەیەمیشیان کێشەی کوردێک کە پێویستە بێنە سەرمێز ئەمە هەمویان. بەتایبەت ئێستا کە دەم پارتی نوێنەرەتی بەشێکی زۆر لە کوردان دەکات، پێ وایە دەم پارتی بتوانێت بەشداریەکی بەهێزی هەبێ و چارەنووسی ئیستانبوڵ یەکلایی بکاتەوە؟ Tabii yani gözüken o ki بێگومانەوەی دەبیندرێەوەیە کە دەم پارتی ئەگەر هاتوو پشتیوانی ئیمامۆغڵۆ بکە، ئیمامۆغڵۆ سەر دەکەوێ، ئەگەر نا کوڕوم سەر دەکەوێ. ئەنکێتەکانی شەوە دەڵێن نزیکە، چونکە بەڕاستی زۆر جار دەگوترێت سوپرایز دەبێت لەم هەڵبژاردنە. ya şeye muhalefete yakın. Neden muhalefete yakın? Çok نزیکی ئۆپۆزیسیۆنە دەم پارتی. بۆچی لە 2019 ئەمانکە ئیمامۆغڵۆ کاندید بوو بۆ ئێستەنبوڵ، کوردەکان دەنگیان پێدا. هەرچەندە کوردەکان لە ئەنگری ئاک پارتیش بوونەوە کاتە، بەڵام دەنگیان بە ئیمامۆغڵۆدا. ئەم ئیمامۆغڵۆ کە دەربچێت لە سوودی تورکیادایە، تەنها لە سوودی کوردانیە. بەڵام بۆ کوردەکان شتێکی وا هەیە. یەکەم تاوەکو ئێستا کێشەی کورد هەبووە، هەروە پێی بەردۆغان تاوەکو شوێنێکی ناوەکو پرۆسەی ئاشتی هەندێک کەسیان ئازاد کرد، هەندێک بابەت باس کران. بەڵام ئێستا هیچ شتێکی نوێ نییەوە، هەروە هیچ ئەنگایەکی نوێ نانرێت. بۆیە کێشەی کورد پێشی هەڵبژاردنەکانی 2023 کلژدارۆغڵۆ شەندێک خەتی هەبوو، هەروە نزیک بوو، گەرمتر بوو بۆ کوردەکان. ینی سەلاحدین دەمیرتاش بۆ چوونێکی دیکەی هەیە، دەڵێ ئەمە لە هەڵبژاردننی پێش و پشگیری جەهەپەمان کرد، هیچمان قازاج نەکرد، واتە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەرگایەکی کردوتەوە بۆ ئاک پارتی. Ya şimdi şöyle Kürtler ئێستا کوردەکان بەتایبەت سوودی کوردەکان باس ناکەین بەتەنیا. ئەو سوودانەی کە هاوبەشن کێشەی کورد، مافەکانی کورد، ئازادی مافەکانی تورک، ئۆپۆزیسیۆن هەموو ئەوانەی خستۆتە چێرچێوەی کاری خۆی. ئیمامۆغڵۆ چی بۆ من کردو، چی بە من داوە؟ نا، ئیمامۆغڵۆ گەر دێت سیستەمێکی دیموکراسی لەگەڵ خۆی دەینێت دەنگی پێ دەین، ئەگەر نادەنگی پێ نادەن. ئێمە باج و شت نادەین بە کەس. دەنگ ئیرادەیە، ئیرادەی سیاسی کورد بۆ کوێ دەچێت، بۆ ئۆپۆزیسیۆن یاخود دەسەڵات. ئەمە پێویستە بڕیاری لەسەر بدرێ. ئەم بڕیارە ئێمە ڕێزی دەگرین. لەسەر ئەوە دەکا هەرچەندە ئاک پارتی یاخود جەهەپە کار لەسەر بەدەستهێنانی دەنگی کوردەکان بە تایبەتی دانیشتوی ئیستانبوڵ دەکەن. خۆت دەزانی ینی لە ئیستانبوڵ 5 ملیۆن کورد، تەنیا 1 ملیۆن کارکەری هەیە کە ئەمە کاریگەریەکی یەکجار زۆریان هەیە لە ئیستانبوڵ. دەڵێن کوردیش
یەک نییە بەشێکی هاوسۆزە لەگەر جاپە بەشێکیشی محافزکارە گەڕانەوەی لەیلا زانە چ دروست دەکات وا دەکا یەک بن Şimdi tabii Kürtler ئێستا کوردەکان لەگەڵ یەکن و لەگەڵ یەکیشن لەگەڵ یەکن چونکە کێشەی ناسنامەیان هەیە زمان کەلتورەمانە بۆ چوری تۆ ئێستا پێ دوایە کوردیەکە bir yönü şimdi bir yönüyle bir لەلایەک بەڵێ یەکن بەڵام لەلایەکی دیکەوە لە بابەتی ژیان سوودەکان ژیانکردن لایەنی سیاسیان ئەمانیش جیاوازن کوردی موسڵمان هەن و کورد هەن کە هەژارن هەنە دەوڵەمەندن بەڵام زۆریان فەقیرن و هەژار نێوە دەزانن ئەگەر تۆ بێت جیاوازیان بکەیتەوە جیاوازن بەڵام بە کللتوری یەکن بابەتی ناسنامەیەکە لە بابەتەکانیان دەڵێ من وەکو کوردەدایەک بووم زمانم کوردەوە هەروەها دەمەوێ بە یەکسانی لەم کۆمەڵگەیەدا بژیم ئەم بابەتانە پێیەکەوە دەبینە سەرمێزی گفتوگۆ مەیدان سیاسەت مەدارێکی کورد گفتوگۆمان کرد باسی لەوە دەکرد دەگوت بەشداریکردنی کورد گرنگ نییە هیچ سوودێکی بۆ دۆزی کورد نییە لە تورکیا یعنی بەشداری نەکردن و بایکۆتکردنی باشتر لە بەشداریکردنی تۆ چی دەڵێیت بۆ ئەمە Şimdi siyaset yapacaksanız ئێستا ئەگەر سیاست بکەیت بەدەلی سیاست ئەوەیە کە بچیتە نێو سیاست و مەیدانەکە ئەمەیەکە لە مەیدانی شەشتنی و هەڵبژاردنەکە هەڵنای لە هەڵبژاردن ئەگەر باس لە هەڵبژاردن دەکەین بەجێی ناهێڵیت یەک لە مەرجاکانی تورکیاوەیەکە پێویستە هاوڵاتی بە پێی دەنگدان لە هەڵبژاردن سیستەم بگۆڕێ و هەروەها دەسەڵات بگۆڕێ ئەگەر وا بیر دەکەیتەوە دەچیت دەنگ دەدەیت ئەگەر بە پێچەوانە بیر دەکەیتەوە دەنگ نادەیت hangisinde yanasın? کامەیان ئەمە تۆ لانگری کامەیان دەکەی ئەمە تۆ بڕیار بدەیت بابینەوە سەر ئەکرەم ئیمامۆغڵو و مراد کۆڕم پێ دوایە بە کورتی ئەگەر وەڵام بدەیتەوە کامیان سەرکەوتن بەدەست دەهێنن Murat Kurum mu? مراد کوڕۆم و ئیمامۆغڵۆ Çok fazla teknik bilgiye sahip. من بەو شێوازە زانیاری باشم نییە چونکە ئەمان باسی تەکنیکەکان دەکەن و هەروەها کێتەکان دەکەن ئەگەر باسی سیاست دەکەیت لە سیاستدا پارتیەکە لە دەسەڵاتدایە درومێک و ڕەوشەیەکی هەیە بردنەوەی ئیمامۆغڵۆ هەندێکی زەحمەتەوە هەرچەندەوا دەڵێ بەڵام دەسەڵاتیش Çıkarsa bundan memnun olurum. بەڕێز ئۆڕال چاڵشار نووسەر و سیاست مەدار زۆر سوپاست دەکەین کە ماندوو بووی ئەرکت کێشە هاتیە ئەستۆدیۆی کوردستان نووسار لە ئەستەمبوڵ Ben de bütün Kürt منش izleyicilere buradan سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی کورد هەیە و خۆشەویستیم بۆیان هەیە